دەگەڕێمەوە لای میوانەکەم بەڕێز مەریوان قەرەنی ئەندامی لیژنەی یاسایی و بەرگری پەرلەمانی عێراق لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمە کاک مەریوان دووبارە سڵاوت لێبێ. گوتم کە پێشهاتی نوێ هەیە، ینی فڕۆکەی بیت و لەو پەڕی دنیاوە دێت و بنکە ئاتۆمیەکان لە ئێران دەکاتە ئامانج. پرسیارەکەم ئەوە نییە، ئەوەیە کە ئایا عێراق ئاگاداری ئەوەیە ئەم فڕۆکانە بەسەر ئاسمانەکەیدا دەفڕن، ئاگاداری ئەوەیە کە درۆنەکان دێن و ڕۆن؟ زۆر سپاس بۆ بەڕێستان. تاکو ئێستا بە خۆتان جەنابتان ڕۆن و ئاشکرایە عێراق هیچ مۆزومێکی دیفاعی جەوی نییە، یانی جرادارێکی نییە توانای هەبیتن کە بتانیتن ئەو ڕۆژانە کە ئەو چ لەلایەن ئیسرائیلەوە بە تایارەی F-35 و F-16ەوە کە بەرەو ئیران دەچن چ ئەو مشکانەیە کە لە ئیرانەوە ڕادێتن بەرەو ئیسرائیل لەچی ئەو توانای نییە یان ئەو قودرەتی نییە محافەزەی لەسەر ئەجوای عێراق بکاتن و ئەجوای خۆی بکاتن. لێ بە ئەفەن ڕۆژانە خروقات دەکرێت لە ئاسمانی عێراق بێ لەوەی عێراق ئەو توانایی هەبیان ئەو قودرەتی هەبیان بتانیتن کۆنتڕۆلی بکاتن و کاری لەسەر بکاتن. باشە جەنابەت ئەندامی لیژنەی یاساییش و بەرگری پەرلەمانی عێراقی کە کارتان چاودێریکردن و بە دوواداچوونە لە ساڵی 2023 تاوەکو ئێستا عێراق چی کردووە بۆ ئەوەی کە سیستمێکی بەرگری باشی هەبێت؟ چی هەیە ئێستا بە دیاریکراوی؟ عێراق لە ساڵی 2023 تاکو ئێستاکە بە 100 ملیار دۆلاری خرج کردیە لۆ بابەتی بەرگریکردن و یان بابەتەکانی سەربازی و ئاسایش لەناو عێراقی خرج کردیە و ئەو پارەیە. ئەمە احتیمال لەسەر ئەو قسەی لەسەر چ دەکەن لەسەر ئەو راپۆرتانەی کە لەسەر لە ڕێگای کە بەدەستمان گەیشتێ لە ڕێگای پەیمانگەی ستۆکۆلمی لێکۆڵینەوەی ئاشتی نێودەوڵەتی وایرەوە ئەو راپۆرتانەی کە لە ڕێگای بانقی نێودەوڵەتی وایرەوە لە ڕێگای باشە بۆ پەیمانگەی ستۆکۆلم ئەی دەستەی نەزاهی عێراق ئەو کاری چییە؟ عفوم دەکەی دەمێ ئەمن ئیستنادە لەسەر چمان لەسەر چم کردە دونیا کە ئەو بابەتەم کە باس کردیە لۆ بە 100 ملیار دۆلار سەرف کرایە و ئەسبابەکەی چی و ئیستنادیشنە سەر چ کردیە دەمێ ئەوەی لۆ جەنابەت ڕۆنکەمەوە ئیستنادی من لەسەر ئەو راپۆرتەیە زایدەن راپۆرتی بانقی نێودەوڵەتیە زایدەن با راپۆرتی بانقی فدرالی عێراقیە هەر ئەوە ئەو بەیاننامانەی کە لە وەزارەتی مالیە و کە چ لە بودجێ هاتیە ئەو پارێک ئەم باسم کردە کە بە 100 ملیار دۆلار خرج کرا لە بواری سەربازی ئەو پارە زۆر زیاترە. ئەو پارەیە موچەی تێدانە، ئەو پارەیە نسرەی تێدانە، ئەو پارەیە ئەو تەخسیسەی کە لۆ حەشدی شەعبی تێدانە، ئەو پارەیە ئەوەی تێدانە کە لە ڕووی ئەمنیەوە یان لە ڕووی لۆ وەزارەتی داخلیە یان لۆ ئەنجومەنی برێن لۆ دەستگای ئەمنیەکان خەرج کرا ئەوانە هیچ تێدانە بەس ئەوەی تێدایە کە ئەوەی تەخسیس کرا لۆ عێراق سلاح پێ بکڕێت. لە ئەنجامدانی وی لەو تەخسیسەی کە کرایە دیارە عێراق چنەوە زۆرە سلاحێکی کڕیان چ زۆرە چۆن بەکاری هینایە. ئەگەر بێن تەمەشای بکەین ئەو گرێبەستانەی کە لە ساڵانی ڕابردوو عێراق ئەنجامیدایە نیوەی لەو گرێبەستانە گەندەڵی بۆ یان پارەکان بە فیرۆدرا یان پارەکان ئەو دەسەڵاتدارانێک کە ئەو کاتی لە عێراق بەکاریان هینە. باشە تۆ گەیشتیتە سەر گرێبەست و گەندەڵی بەڵام هێشتا باسی خەرجکردنی پارەکەم نەکردو بۆ کاک مەریوانەمەوە ئەگەر بێت و تەمەشای ئەو باشە با بە ڕێزبەندی بڕۆین ئەمە زۆر گرنگانی ئەو پارەی کە دەڵی خەرج کراوە بە چ میکانیزمێک خەرج دەکرێت، کێ خەرجی دەکا، پێشکەشی کێکرێت، چۆن خەرج دەکرێت؟ ئاتومی گاز ئەوەی کە سەرف دەکرێتنەوە دەکرێت ئەگەر ئەتوبێی لە ڕووی یاساییەوە تەمەشاکێک کە لە سەوەڕەقەی نووسرایە ئەو بە ڕێگایشی یاسایی خۆی کردیتی. بەڵام ئەگەر بێت و ئەتو تەمەشای عقودەکان بکەیت دوو نمونەی لۆ جەنابەت دەینەوە لە چەند ساڵی ڕابردوو جارێک ئامێرێکیان کڕی بە مەبەستی ئەوەی کە دۆزینەوەی TNT بکاتن یان مادەی تەقینەوەی بکاتن پاژماوەکی دەرچوو ئەو جیازەیە یان ئەو ئامێرێکە بە کڕایە یاری منداڵان دەرچووە بێن تەمەشاکە لەگە وڵاتێکی ئۆڕۆپی هەستا گرێبەسێکی ئەنجامدا بۆ کڕینی زپۆش و تانک تا هەردووچیان کە بەکار هاتبوون لە شەڕی جیهانی دووەمی ئەو کاتیدا
بەس چ بوو داخرا بۆ سوقەتی جوانی لۆکرابوو لە عێراقیان بەکاری نابوو لێ عێراق ئەوڕۆکە تووشی ئەو کێشەیە بووە کێشەی ئەوەیە ناتانی بەرگری لە ئاسمانی خۆی بکاتن لێ ئەو بە تواناشی نیە کۆترەکی لە ئاسمانی خۆی بەرداتەوە یان بەکار ئەوە بکاتن باشە کاک مەریوان گوتت کە گەندەڵی هەیە گەندەڵی دەبێت دوو لایەن بە دوواداچوونی بۆ بکە یان پەرلەمان یان دەستەی نەزاها کامتان کردوتانە ئەفم دەکەی سوالەکە ئەگە دووبارە باشە پرسیم کە گەندەڵی هەیە دەبێت دوو لایەن بە دوواداچوونی بۆ بکە یەکێکیان پەرلەمانی عێراقی دیکە دەستەی نەزا هەیە کام لایەتان کردوتانە بابەتانە دیارە ئەوەی باسم کرد ئەو گرێبەسانێک کە باسم کرد کە ئەو 100 میلیارە کە 23 سارە لە عێراق سەرف کرایە کە باسم کردی ئەمن ئیستینادمان لەسەر چ کردیە لەسەر ئەو راپۆرت و ئەو کارانە کە ئەو گرێبەستانە کە کرایە و هیچ ئەنجامەکی نەبووە یان هیچ ئیشێکی لەسەر نەکرایە ئەوە چی نەکرایە ئەوە دەلالەت لەسەر ئەوەی چییە عێراق ئەو سیستەمەی هەیە لەسەر ئەساسێکی کردیتیان هیچ ئینتیمایەکیان لە وڵاتەکەی نییە هەنیوە چ کارەکەیان کردی ئەنجامەکانیاندایە هیچ بێپێچنەوەکیان نەکردیا فەرماتوە دوو گرێ بەستەما کە باس کردیا ئایا جەمالیە بووە لەو دوو گرێ بەستەی تاقیق لەگە چێکرایە ئەنجامەکەی چ بووە واتە ئەساسەکەی لەسەر ئەوەی کرایە ئەو پارەیە بە فیرۆ بدرێتەوە یان لە بەرژەوەندی شخصیدی بەکاربێت یانە بەرژەوەندی شخصی خۆیان بەکاربێتن ئەوجا دیسانەکە دەرێن ئەڵڵاو ئەعلەم ئەو پارەیان چ لێ کردیا باشە بە پێزموونی خۆت کاک مەریوان ئەگەر پێم بڵیت ئەو پارەی کە ینی گەندەڵی پێوە کراوە خەرج کراوە ئەگەر بۆ سێکتەری بەرگری خەرج بکرایە ئێستا عێراق خاوەنی چی دەبوو ئەگەر ئەو پارەیە ئەوە بۆ فیرۆی سەرف نەکرابایە و ئەوە نەکرابایە ئەوە عێراق دەیتانی ئەو کاتی مەنزومەکی دیفاعی بکڕیتن و مەنزومەکی دیفاعی جەوی بکڕیتن کە بەرگری لە لەوەی خۆی بکاتەوە بەڵام ئێرانە عێراق کێشەی گەورەی هەیە دوسێ کێشە هەیە دەبێ ئەمە باسی کەین پێشی باسی ئەو بابەتێک بکەین لەوانەیە هەیە مۆبابەتی ئینتیما ئێزات و تەمەشای ناوجێشی عێراقی بکەیان سەربازی عێراقی بکەی ئەو ئینتیمایان نییە لە ئەو خاکەی لۆ ئەنتیمانیە لەبەر ئەوەی کەسانی دییان دەسەڵاتی دی لە دەسەڵاتی سەربازی عێراقی زۆر گەورەترە و تەحەکوم بە ئیشەکانی ئەو جێشەی دەکەیان ئەو خاوەن بڕیارە خاوەن بڕیارە لەو کارانە لێ عێراق نەیتانیا ئەو سیستەمەی بەکاربینی نەتانی دیش بابەتێکی دیش ئەوەیە ئەو نوعەت زۆرە چەکانات چەکی متەتەوڕە چەکی نوێیە هیچ وڵاتێک ئیستعدادی نییە ئەو نوعەتەکەی بینیتن لە عێراق داینێتون کاری پێ بکاتن و عێراقیش میلیشیات هەبیتن و خارجی ئەوەی کار بکاتن ینی خارجی مەنزومەی عفوا خارجی هەیکەلیەتی دیفاع عێراقی کار بکاتن ئیستعدادیانە سبەینە بین ئەو سلاحانە یا مۆزمانە لێرە بەکاربینن ئەوانە بە زۆرە بەکاری دێنینەوە کو بەکاری دێنەوە ئەگەر بێتون تەمەشای بابەتەکی دوکە ئەگەر هاتو عێراقیش ئەو نوع سیستەمەی هەبیتن ئەو مۆزوع ئەو عێراق ئەو سیستەمە شەبانی دەتاین بەکاری بینی بابە سەریحی پێت برێم بە وازەحیش باسی ئەو بابەتەی بکە لۆ ناتانی بەکاری بیتن و ناتانی ئیشی لەسەر بکاتن لەبەر گەندەلیەکە گەشتە ئاستەچی لە ئەوەی خۆی چتە دەرێ ینی نازام کو وەسفی وەزعی گەندەلیەکەی بکەم کە گەشتە چه ئاستەچی لە عێراق لێ ئەو کێشانە بەرەو لە بەردەم عێراق ئەگە بێت و خۆی چاکاتەوە بە خۆی دابچێتەوە دەبی بابەتی میلیشیات کاری لەسەر بکاتن و ئیشی لەسەر بکاتن و نەبیتە میلیشیات نەبیتە ئەوەی تەحەکوم بە دەولەتی عێراقی فدرالی بکاتن و بڕیاردەری لە باتی دەولەت دەبین بابەتی نەتەوەیی لە ناوجێش عێراقی چارەسەر بکرێ کێشەکان ئەوە بکرێ ئەو میلیشیاتانە دەبی حەل بکرێتی نابی قووەتە کەبی خارجی مەنزومەی دیفاعی عێراقی کە ئەو مەنزومەی کە لە دستوری عێراقی ئاماژەی پێکردیە و دیاریشە چێ زمانی مەنزومەی دیفاعی عێراقیە و زمانی مەنزومەی دیفاعی عێراقی نییە کە بریتینە لەو میلیشیاتانە ئەوانە ئەبێ بکرێت بەڵام ئیرادە هەیە هەنگاو نراوە هیچ لایەنێک پشتگیریەکە ئەتو دەبی ئەتو لێرە ئەگەمە بێ باسی ئیرادە و هەنگاوی کەم 23 سارە عێراق باوەڕکەمەوە هەنگاوی نەدایە حتا ئەوڕۆکە فەرمودەیەوە بە 100 میلیارد دۆلار بە فیرۆچوە ئەو پارە هەم بە فیرۆچوە کابزانم چی کردیە مۆزۆینەتەوەی کە ئەو کێشانەی کە نەلان خۆ هەیتمان
ئەتووەرە باسی ئەمە کێشەی ئەو کێشانێک کە باسی دەکەین باسی کێشەی بەزاندنی ئاسمانی عێراقە بازی کێشەی وی دەکەن عێراق چۆن دیفاع لە خۆی بکە بەڵام عێراقش ناخۆی کێشەیە فەرمەت ڕۆژانە کێشەی لەگەر هەرێمەیە لەگەر هاوڵاتی هەرێمی لەگەر هاوڵاتی هەرێم کێشەی هەیە گەشتە ئەو ڕادەیە کە ئەتوو بتانی موچەی تاکە کەسەکی ببڕیکە حق و حقوقی خۆی لەناو دستوری عێراقی دیارە ئیزا ئەوانە ئەوە هەموو شتەکان دیارە ئەسبابەکان دیارە ئایا ئیرادە هەیە بەڕێی تو لێرانە بەڵام ئێستا عێراق لە زۆنی شەڕە لە زۆنی جەنگە باشە کاک مەریوان یان عێراق وڵاتێکە خاوەنی سیستما بێ خاوەنی پلان بێ ئێستا هیچ پلانێکیان لە بواری یاسایش و ینی سێکتەری بەرگری هەیە هیچ پلانێک هەیە سیستەمی بەرگری پلانێکی هەبیلۆ چکە سوالەکە نازانم قچەک دەنگەکە وازەح نەبوو بەس ئەگەر ئەوم لۆ برێوە عێراق لە زۆنی شەڕایە ئێستا و پێشاتەکان زیاتر و زیاتریش دەبن چ پلانێکی هەیە عێراق بۆ ئەوەی کە لە داهاتوودا ئاسمانی خۆی بپارێزێ سنوورەکانی بپارێزێ بۆ نمونە لیژنەکەی بەڕێستان هیچتان هاتۆتە بەردەست بۆ ئەوەی کاری لەسەر بکەن بۆ ئەو بابەتی کە باسی دەکەیت و دەبی لێرانە ئەو بابەتی فەسڵکە بینی سوڵتەی تەنفیزی و سوڵتەی تەشریعی کارکردنی پەرلەمانی چییە کارکردنی تەنفیزی چییە لێرانە تۆگەر بین باسی کارکردنەوەی پێ کە ئاەت لە بەرەو لیژنەکەی هاتیە کارکردنەکەی لیژنەی دیارە تشريعي قوانينا دركردني قوانينا زايدا موضوع رقابيه لسر بابتانه كبيوستا بو بابتي عفوا دكي اگر بيتو عفوا دكي اگر بيتو باسي اويكي باسي حكومة عراقي برنامجية او ارادتي هي لو صار سركردني او تشي صار سركردني او تشي بابتا كان دياره او روكا حر ولاتك منطلق قوى حسمي بابتكاني دكا منطلق قوى لتسبابتك باسي دكم لبابتي برجري لخاك كي خوت عراق حكومتي تنفيذي كا او بيوسط بو بابتي او امان زي هي ميليشيا دري بيددن حكومتي عراقي او امان زي خوت زي بكاتن ليرانا سؤال كمان ليرانا دبيتن لو من او ارادي زور بزعيف دبينم اگر ببستو ساري نمديد تازه برين ولا باس ويبكن تاري اف 16 اسرائيل بسر خاچ عراقي بزانس مشكا اوي بز صارخ اوي بز عسواني عراقي بزان اتو لچن دربوي اتو باش اگر بين باسي او چتانه بكين او باره خدزوا او باره زور خرج كرا اتو لا شر داعش سي فرقه و 10000 كس سێچارێکی عراقتان دەستدا ئەگەر پێشمەرگە نەبایە بەرگری لە خاچی کوردستان خاچی عراق نەکردبایە دیار دیتمان چیان بەسەر هات و چی بەسەر هات هەر ئەو پارە نەبوو ئەو کاتی خەرج کرابوو سێ ڕوویدا لە پاش ئەوەی کە لەگەر داعشی ڕوویدا ئایا ئێرادەت هەبوو کە ئەوەی لەگەر داعشی ڕوویدا ئەوڕۆ کە عێراق تووشێ و کێشەی نەبیتن زۆر سپاس دەکەم بەڕێز مەریوان قەرەنی کاتم هەروەندە بوو ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری پەرلەمانی عێراق سپاس